دامەزراوەی کەریمی ئەلەکە ئێوارە کۆنسێرتێکیان بۆ گروپی تەمبورژەنانی هاواری شنەروێ ڕێکخست هاوکارانمان لەوێ راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین با ئێمەش بەیەکەوە بینەری راپۆرتەکەیان بین. دامەزراوەی کەریمی ئەلەکە بە دروشمی سۆزی یارسانی و ئەوینی عیرفانی میوانداری گروپی تەمبورژەنانی هاواری شنەروەیان کرد و ئێوارە کۆنسێرتێکیان لە سلێمانی لە هۆڵی تەوار پێشکەش کرد. تەمبور یەکێکە لە ئامێرە ڕەسەنە کوردیەکان و لە لای یارسانەکان گرنگی زۆری پێدەدرێت. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم گروپەش پاراستنی ئەم ئامێرە و ناساندن یەتی بە گەنجان و نەوەی ئێستا. لە کۆنسێرتەکەدا کوڕان و کچانی میوزیک ژەنی گروپەکە چەندین پارچە میوزیک و گۆرانە عیرفانی تایبەت بە یارسانەکانیان پێشکەش بە ئامادەبووان کرد. گروپی تەمبورژەنانی هاواری شنەروێ لە پارێزگای هەڵەبجە ئەم گروپە تایبەت بە تەمبورژەنین کە لە کە سەرجەمان لە پێکاتی کاکەین و لە پارێزگای هەڵەبجۆ هاتوین و ئەم گروپە لە ساڵی 2005 دامەزراوە بۆ یەکەم جار ئیشەکانی ئەم گروپە دەستی پێکردو و ساڵ بە ساڵ وردە وردە هەم ژمارەی فێرخاوزەکانمان زیایی کردووە و هەروەها چالێکیەکانمان زیایی کردووە. ئێمە لە پارێزگای هەڵەسنووی پارێزگای هەڵەبجە لەو بۆ نەو مەراسیمی تایبەتانە بەشداریمان کردووە وەکو مەراسیمی شانزەی سێ و ڕۆژی ئەنفال و هەروەها ڕۆژی لاوان ئەمانە مەراسیمی تایبەت ئێمە بەشداریمان کردووە و ئەو ئاواز و میلۆدیانی ئێمە بە تەمبورەکان ئێژێنین ئاواز و میلۆدی عیرفانین کە ئاوازێکی ڕێچکێکی تایبەتە تایبەتی خۆی هەیە بۆیە ئێمە ئەوەمان هەڵبژاردەوە چونکە بەشێک لە ئاینەکە ئێمە زۆر گرنگی بە ئاواز و بە ئامێری تەمبور و ئەمادا بۆیە ئێمە ئەم ئامێرەمان هەڵبژاردەوە و توان بڵین یەکەم گروپین لە کوردستانی عێراقا کە ئەم ئامێرە بژەنین. و هەروەها لە ژمارەیەک لە کوڕان و کچانی کاکەی پێکهاتوون کە نزیکەی 6 بۆ 7 کەس ئەبین و ئیتر ساڵانە ژمارە کەم و زیاتەکە بۆی هەندێک بۆ ئیش و کاری تایبەتەوە بەڵام ئێمە ئێستا ئەمڕۆ هاتوین بۆ پارێزگای سلێمانی لە ڕێگەی دەستگای کەریمی ئەلەکەوە کە ئێمە هاتوین ئەم بەشداری لەم کۆنسێرتان بۆ ساز کردوین زۆر سوپاسیان دەکەین و هیوادارین ئەو ئازانی ئێژین بەدڵی بەشداربووان بێ. وەڕاستی ئامێری تەمبور ئامێرەکە کە تایبەتە توان بڵین تایبەت بە ئاینی کاکەی و پیرۆزێکی تایبەتی هەیە و مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 6000 ساڵەوە پێش کە لە ناوچە کوردیەکانە لەسەر بەرد هەڵگۆڵراوە کە ئامێری تەمبوریان پێ و یەکێک لە ئامێرە ڕەسەنەکان کە زۆربەی میلۆدی و ئاوازەکانی پێژەنراوە و ئێمەش ئامانجی سەرێکی ئەم گروپە زیینوکردنەوە و دووبارە ناسانەوەی ئەو میلۆدی کۆنە کوردانەی کە ڕەسەنن بەگوێی کوردانی هەچوار پارچە کوردستان و ئێمە وەکوتم ئەو هەروەها شیعری ئەو شاعرانە ئەەکەین بە میلۆدی و بە گۆرانەکان ئەوانی کە شاعری گۆران وەکو مەولەوی وەکو هەروەها سەید ماس ساڵحی مای دەشتی و ئەو شاعرانی کە بە زمانی هەورامیە گۆرانی شیعریان نووسیوە. بۆ ناو ئاوازی ڕەسەنی کوردی بۆ ناو ڕەسەنایەتی مردۆشین هەڵە دەکەرەوە باسکی سپی مەڕمەڕی لەبەر گرمەی گۆبرۆک و گرمە و هاڕەک و گرچەنە نێوەڕۆ بوو لەبەر بێری کۆڕی مەڕێ ڕاپەڕی کە ئێواران سەرەتا بەخێر بێن سەر چاومان بۆ پێشوازدان ئێمە وەکو گروپی تەمبوری ژەنانی هاواری شنەروێ ئەمڕۆ هاتووینەتە سلێمانی بە هاوکاری و سپۆنسەری دامەزراوەی کەریمی ئەلەکە ئێمە ئەم کۆنسێرتە سازەکەین ئاوازەکانیشمان ئاوازی عیرفانی ئەژەنین بە ئامێری تەمبور کە ئامێرێکە یعنی بە تەواوەتی ئێمە یارسانی یعنی بڵین لەگەڵ یا پەروەردە بووین هەر لەگەڵ خۆمانە وەکو ئافرەتیش کە گروپەکانمان کە لە 2005ەوە تقریبەن دامەزراوە لە 2005ەوە دامەزراوە ئێمە من وەکو خۆم لە 2011 بۆ 12 لەو ناوایە چوومەتە ناو ئەم گروپە و بە هاوکاری مامۆستای بەڕێزی مامۆستای گەورە مامۆستا شەماڵ یەکەم جار لە لای ئەو فێری ئامێری تەمبور بووم دوای ئەوە وردە یعنی هەم
ئێستا بوون بە دوو مامۆستا ڕابەریشمان هەیە هاوکاریمانەکە بە دەرەجەی یەک زۆر هاوکاری ئافرەتەکانەکەن بۆ ئەوەی کە یعنی پێشکەون زانیاری وەرگرن لەسەر ئامێری تەمبور بە ڕۆژانە یعنی چەند جارێک یعنی لە هەفتەکانە بە پێی توانای مامۆستاکە و ئامادەبوونی قوتابیەکان جارێ دوو جار کۆ ئەبینەوە بۆ دەرس وەرگرتن لە مامۆستاکەمان یعنی مامۆستا ڕابەر بە ڤیدیۆ بە وتنەوەی دەرسی ڕۆژانە شەوانە هەر کاتێ بۆی بکرێ ئامادەیە کە خزمەت بە ئێمە بکە و ئێمەش زۆر ڕێز و سپاسیەکەین و دەستی خۆش بێ و یعنی بەتایبەت ئێستا تەلەبەکانی تریش کەیەن تەلەبەی تازەمان بۆیە کە ئەبینن یعنی گروپەکەمان چالاکە تەلەبە تازەکانی ژیان هەر بە هەمان شێوەی ئێمەش هاوکاریانەکەین مامۆستاکانیشمان زیاتر ئیحتیمامیان پێ ئەین بۆ ئەوی گروپەکەمان زیاتر فراوان بێ و ئێمە زۆریشین گروپەکەمان 50 زیاتر لە 60 کەسە بین بەڵام بەهۆی خوێندنەوە داپڕانەوە چزانمە هەنێک کەس ئەڕوا بۆ شوێنێکی تر تۆزێ یعنی پەرتەواز بڵاویمان پێوە دیارە ئەگینا ئەگەر خوا بۆمان بکە و ئەوانە خوێندن تەواوکەن ئینشەڵڵا کۆ ببینەوە نزیکی 60-70 کەسێکە. ئەمڕۆ لە وەرزی دووەمی چالاکیەکانمانە لە دامەزراوی کەریمی عەلەکە لە کۆتایی هاتنی وەرزی هاوێن و نزیکبوونەوە لە وەرزی پاییز پێمان باش بوو یەکێک لە گروپە میوسیقیە کوردیە ڕەسەنە تایبەت و ناودارەکان بەسەر بکەینەوە کە بە خۆشحاڵیەوە لە شاری هەڵەبجەی شەهیدن کە گروپی تەمبورژەنانی هاواری شنروێن وەک لای زۆربەمان چوزانم ڕوونە ئاشکرایە ئەوەیە کە تەمبور ئامێر و ئالەت و موزیکێکی کوردی ڕەسەنی تایبەتە و هاوکات لەگەڵ یا جیهانبینی ئاینی کاکەیەکان تایدا جیهانبینیکی کوردی ڕەسەن و خۆمانە و تایبەت و میانڕە و مێژوویە بۆمان گرگ بوو ئەم دووشتە لێک بینەوە ئەمڕۆوە هاوکات لە فەزایەکی لەم جۆراکە قەیرانی دارایی و گرفتی موچە و جۆرەێک لە ڕاڕایی و قەلەقی خەڵک و ئەوانە هەیە ویسمان بە جۆرە لە جۆرەکان بتوانین جۆرێک لە ئارامشی ڕۆحی جۆرێک لە هێزی ڕۆحی جۆرێک لە خۆشەویستی جۆرێک لە ئێستاتیکا گەڕانەوە بۆ هونەر ئەوەی ئەمڕۆ کە ئێمە کردومانە ئاماژمانەوەیە کە ئێمە ئەمڕۆ لەسەر سەکۆیەک هونەر و موزیک و تەمبور و ئەو جیهانبینی ئێستاتیکیە کوردیە کە هەیە کۆمان بکاتەوە و هاوکات ئەگەر لە سەردەمی ئەمڕۆیە بە بۆنەی هاتنی تەکنۆلۆژیا و مەسەلەن پەیدابوونی جۆرێک لە موزیکی نوێ و هەروەها ڕیمێکس و تێکەڵاوبوونی ئەو جۆرە لە موزیکی بێگانە کە تێکەڵ بە موزیکی کوردی و هاوکات جۆرێک لە پشتگوێخستنی کولتوری ڕەسەنی کوردی هەیە پێمان باش بوو ئەمڕۆ موزیکی ڕەسەنی کوردی کە بەشە تایبەتەکەی لە ناو یارسان و لە تەمبورا خۆی دەنوێنێ بیناسینەوە سەر لە نوێبەنەوەی نوێ بە خەڵکی نوێ بۆ خۆشحاڵی و ئەمڕۆ بە پشتیوانی هاوڕێیانمان لە گروپی تەمبورژەنانی هاواری شنروێ و هاوکات بە سپۆنسەری دارایی دکتۆر تەها ڕەسوڵ و دامەزراوی کەریمی عەلەکە بە تەمانکارێکی لەو جۆرە.